وەزارەتەکان ئەڵێت تۆ ئاسایی شمول ناکە. شێخ جەمیل یەکێک لە بەڵێندەرەکانی سنووری پارێزگای سلێمانی پاژەوەی لە ساڵی 2014ەوە پرۆژەیەکی خزمەتگوزاری لەسەر ئەرکی خۆی جێبەجێ دەکات بە بڕی 1 ملیار و 440 میلیارد دینار. ئێستا و دوای 4 ساڵ لە وادەیە حکومت بە بڕیارێکی نوێ ئامادە نیە پارەکەی بۆ بگەڕێنێتەوە. 220 ملیۆنە ماوە لای حکومت لە بانکی ئاڵای هەرێم. هەرچەند ئەچم ئەڵێن تۆ لەسەر بودجێ ئاسایی، بودجێ ئاساییش ئەڵێ شمول ناکات. باشە من مقاولم کۆمپانیام هەیە تێگەی کە ئەم پارانم بۆ تحویل کراوە لە شارەوانی سلێمانی و بۆ ئەوێ هەمووی بەپێی مستەنەد و بەپێی چەک و بەم شتانە لەسەر بانقەکە ماوە. ئەی باشە ئێمە چین؟ ئێمە مقاول نین بەپێ ئەم کتابەی کە ئیسا دەرچووە کە داواکە ئەڵێ وە بەرهێنان و گەشە پێدان. دە من لەسەر بودجێ ئاسایی، بەڵام من 4 ساڵە مەشروعم تەواو بووە. لەم ساڵدا ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا بە خرجکردنی بڕی 100 ملیۆن دۆلاری شایستەدارایەکانی کۆمپانیا و بەڵێندەران بەهۆی ڕێنمایی نوێ بۆ جێبەجێکردنی بڕیارەکە بەشێکی زۆر لە بەڵێندەران زیانیان بەردەکەوێت و ناتوانن سوودمەند بن لەو قەرەبووکردنەوەیە. ئەمە لاکردنەوەیەکە بۆ ئەو کەسانەی ئەگەر سرف بکرێت کە ئەو 850 کۆمپانیا هەندێکیان تۆزێک ئیسیفادە بکەن لەو پارە و لە مایە پوچبوونەکەیان کەم بێتەوە. ئەگەر گوێ نەدرێ بەو کەسانەی کە پارەیان لە وەختی خۆیان سرف کردو بە نیوە قیمەت فرۆشتیوانە زوڵمێکە لەو کۆمپانیانە ئەکرێ. ئەمڕۆ کە قەرار بووە بەڵێندەرانێکی زۆر سەردانی بانقەکان کەم بۆ وەرگرتنی پارەکان، ئەوانەی ئێمە بۆ خۆتانزان کە لێرە بوون چەندین بەڵێندەران سەردانیان کردوین، قەناعەتمان وایە لە 100 بەڵێندەران سوودمەند نەبن لەم قەرارە تازەی کە حکومەت دەری کردووە. بەوتەی بەشێک لە بەڵێندەرانی زەرەرمان تەنها ئەو کەسوولایانانە قەرەبوو دەکرێنەوە کە خاوەنی کۆمپانیای حیزبین و نزیکن لە کەسانی دەستڕۆیشتووەوە. ئێستا لە پاڵ شێخ جەمیلی بەڵێندەردا 850 بەڵێندەری تر لە سنووری پارێزگای سلێمانیدا بۆی قەیرانی داراییەوە ئیفلاسیان کردو و زۆربەی پرۆژەکانیش ئیفلیج بوون. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.